سەرکەوتنی کۆمەڵی دادگەری کوردستان لە کۆنگرەی چوارەمیدا جێی ئومێدی کادیرانی حیزبەکەیە کە گۆڕانکاریەکانی پەیڕەوی ناوخۆ بە گرنگ و پێویست بۆ دۆخی ئێستا حیزبەکە دەزانن. لەو چوارچێوەیەدا ئەندامانی سنووری مەڵبەندی دووی سلێمانیی کۆمەڵی دادگەری خوازیارن لە 4 ساڵی ئایندەدا کۆمەڵ بەرەوپێشچوونی زیاتر بەخۆیەوە ببینێت. بەڕاستی کۆمەڵی دادگەری کوردستان توانی جەریئانە و ئازایانە دەست بۆ کۆمەڵشتی زۆر حساس وەستیار بەرێ و کۆمەڵە بڕیاری بوێرانە و ئازایانی تێدا بدا. بەڕاستیدا ئەو کۆمەڵە بڕیارانی کە داوێتی ئینشاڵا بە ئومێدەوەی کەوا بتوانین پراکتیزەی بکەین کە پراکتیزە بکرێ بەڕاستی توانین کۆمەڵێک یعنی هەنگاوێکی زۆر گەورە بچینە پێش ئینشاڵا و یعنی توانیوێتی کە لەوە پێشتریش کە ئەو بڕیارانی داوێتی بیباتە سەر و پراکتیزیان بکات. وڵا ئینشاڵا ئومێدم وایە ئەم یعنی خۆی دیارە کۆنگرە بیانی وێزگەیە کە بۆ بەخۆداچوونەوە بۆ خاڵانی کەوا لاوازن و تۆخکردنەوەی ئەو خاڵانشکەوە یعنی ئەرێنیە و ئینشاڵا ئەو خاڵانی تریشکەوە دیاری ئەکرێت ئینشاڵا ئیشی لەسەر بکرێ ومێد بکەم ئینشاڵا هەنگاوێکی بڕاتە پێشەوە کۆمەڵی دادگەری. طبعاً کۆنگرەی ئەم 4 ساڵە کە کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی بوو گۆڕا بە کۆمەڵی دادگەری الحەمدوللا کۆنگرەیەکی زۆر سەرکەوتوو بوو و سوپاسی خوای لەسەر ئەکەین کە بۆ ڕەشنووسی کۆمەڵی ئیسلامی خاڵ بە خاڵی الحەمدوللا سەرنج و مناقەشە و قسە و باسی خۆی لەسەر کرا بۆ خاڵ بە خاڵی. ئەوە سوپاسی خوای دەوێت کە نزیکی 900 ئەندامی کۆنگرەکە وجودی هەبوو حضوری هەبوو الحەمدوللا کە کۆنگرێکی ئاوها سەرکەوتوو ناوازە بە بەڕاستی. ئێستا کۆمەڵی دادگەری کوردستان لە هەر کاتێک زیاتر چاوی شەقام و هاوڵاتیانی لەسرە بەو پێی حیزبەکە بەردەوام لە بەرەی شەقام و لەگەڵ خواستی خەڵکدا بووە. بەشێکی زۆریش لەم گۆڕانکاریانەی لە کۆنگرەدا ئەنجامی داون بۆ نوێبوونەوە و کرانەوە بوون بەڕووی دەرەوەدا و باشتر کارکردن بۆ 4 ساڵی داهاتوو. سەبارەت بە کۆنگرەی کۆمەڵی دادگەری کە دیارە کۆمەڵە گۆڕانکاری کرا کۆمەڵێک تەوەرە باس کرا کە تەوەرەکان هەمووی جگای ئەوە بوون کە وەقفەی تا بکرێ و بۆستی کە الحەمدوللا هەمووی بە شێوازێکی زۆر باش بە و شێوازی کە هەر ئەو حیزبە لەسەری کۆکن کە مەسەلەی مەشۆرەت و مەسەلەی ئەوەی کە دەنگەکانمان کێ دەنگی زیاتری هێنا و شکارانە بکرێ الحەمدوللا گۆڕانکاری کرا ومێدەوارم ئەم گۆڕانکاریانش بێتە مای خێر و بەرەکەت چۆن توانیمەنە لە ئەو چەند ساڵی ڕابردووە کارێکی باشکەین بۆ خزمەتی ئیسلامەکەمان و بۆ خزمەتی کۆمەلگاکەمان ئینشاڵا ئەم چەند ساڵش کە دێت و یاخود ئەو کاتی کە لە بەردەستمانەیە بتوانین زیاتر خزمەتێکی ئەو دوو تەوەرە گرنگە بکەین چکە بە حقیقەت خەڵک چاوەڕێی کاری ئێمەیە خەڵک چاوەڕێەوەیە کە بتوانین خزمەتی خەڵکەین لە ڕووی دینیانەوە لە ڕووی ژینیانەوە لە ڕووی مەشاکیلەکانی کۆمەلگایەوە کە بەڕاستی هەر هەمووی توانراوە الحەمدوللا بە شێوازێکی زۆر باش خزمەتیان بکرێ ومێدەوارم ئینشاڵا گۆڕانکاریانش بێتە قەفزەیەک بێتە هەنگاوێکی ئیجابی بۆی کە بتوانین زیاتر لەو بوارانەی کە باسمان کرد ئینشاڵا کاری تا بکەین دڵنیاش بن کۆمەڵی دادگەری ئیسلامی لەسەر ڕەوت و نەهجی خۆی بەردەوامە ئەو ڕەهەتەی کە گرتوێتی بە هیچ لایەک چۆن هیچ تەئسیراتێکی خارجی نەیتوانیەوە ئێمە لە هەدەفەکانی خۆمان لا بدات ئەم ناوگۆڕینە یاخود هەر شتێکیش نابێتەوە کارەوەی کە لە گۆڕانکاریەکانی خۆمان یاخود لە ئەو هەنگاوە گەورانی کە ناومانە دوامان بخات. ئەندامانی سنووری مەڵبەندی دووی سلێمانی کۆمەڵی دادگەری کوردستان پێیان وایە کۆنگرەی چوارەم کۆنگرەیەکی سەرکەوتوو بوو خواست و داواکاری ئەندامانی هێنایە دی و شەفافانە پەیڕەوی ناوخۆی حیزبی هەموار کردەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.